سڵاوتان لێبێ گردبوونەوەی ناڕازی دانیشتوانی پرۆژەی هێژاسی لە شاری دۆ کاتونەتە هەولێر بەردەم دەستەوە بەرهێنان گردبوونەتەوە باسەوە دەکەن کە پرۆژەکەی ئەوان پرۆژەی نیشتەجێبوونە دەبوو لە ساڵانی 2013-2014 تەواو بووە بەڵام بەهۆی شەڕی داعشەوە پرۆژەیە تەواونەوە بەڵام تا ئێستاکە 180 خێزان نەیتوانیوە بچێتەنەوە پرۆژە نیشتەجێبوونە دابنیشێک کلیلی خانوەکان و شوقەکانی وەربگرن بەشێک لەوان لەو خاوەن پرۆژەکە وەریان گرتووە بەڵام هەندێکیان نەچوون خاوانی شوخە و خانوەکانیان ئەوان ئەوە بۆ جاری شەشەم و هەفتەمە بە گوتەی خۆیان دێنە هەولێر لە بەردەم دەستەوە بەرهێنان گردبوونەوە دەکەن دادەنیشت لەگەڵیان و سەرۆی دەستەوە بەرهێنان گفتی پێداون کە کێشەکەیان بۆ چارەسکە بەڵام تا ئێستاکە کێشەکەیان چارەسەر نەبووە. ام چون محمود درگاما قوته ام چون باردان ام چون لاقی ام چون جی استماره شش هفت جرا ماتنل ویری کس گهنا دایم کون کینه کون چینه جا مجبره جوره ورا سرخت بمشكله كردستان حمي حال دكبره ورا مشكله ماجي حال بك مشكلات الاستثمار ده هوكي دابو ولجنا هات يشكلن اف خلق نجاش نحققه برا شيء ما اوا بويا شش هفت ساله ما شقا كري بس اوا شقانان يك بو يكي فروتيه ندانه کسی نگشتی حقیقو بیجا افروتنانی کسی که نابیج کامن فروتیه کون بگینه حقیقو کون نگینه حقیقو ام چون محمود درگاما قوته ام چون باردان ام چون لاقی ام چون جی استماره شش هفت جرا ماتنل ویری کسی گهنا دایم کون کینه کون چینه کون حقن نحقن که کسی نای سر خاطی کو چاره سری کی بومه پیدا که برا امج دهوكي حتى برا امس تاخسي قرتنا مهاتنا حتى انا كبري ام بي دو حقيقاتنا هي مجبره جوره ورا سرخت بمشكله كردستان حمي حال دكبره ورا مشكله ماجي حال بك طبعا انا بري هي جاستي قال مشروع دي جابون قال مقاول هابون شاشة عاملين حفته لازم انجليزي هات مشروع تمام كيرو خلاص كيرو تسليم عالمي كيرن بس مشكلات الاستثمار ده هوكي دابو ولجنا هات يشكلن اف خلق نجاش نحققه قالك هاد نجاش نحققه ندرستي چند ساڵە بەسەر وەختی تەمامی دات چیە؟ ئەوەش 2013 حتا نوکە ئەوجا هەندێک 2015 هەندێک 2016 هەندێک 2017 يتكرين حتى نوكيا ڕۆسیایە